دوایین ماڵ ئاوای دایک و ژن و منداڵەکانی ئەو پێشمەرگەیە کە لە گوندی جەبەل بۆر لە ڕۆژهەڵاتی کەرکووک تەرمەکەی دۆزرایەوە و کەسێکی تریش ڕفێندرا. عومەر تەنها ڕزگار بووی ڕووداوەکەیە. براکەی بە ناوی عەلی کوژرا. ئارام ئەو کەسەیە کە بێسەر و شوێنە. ئەمانە خزمی یەکترن. پێکەوە بوونە ویستویانە بچن بۆ ماڵەکەیان لە گوندی جەبەل بۆر. ژمارەیەک چەکدار ڕێیان لێگرتوون. بەم جۆرە ڕووداوەکە دەگێڕێتەوە. هەر چوارمان پێکەوە بین کیلۆمەتر ساری لێ ماندوور ویلایەتەکەی کوژاوە داگرسە وامانزانی چومان ئەوە دێدی خۆمانە جۆڵ بڵێمە هاچووەکەین لەوێ ڕێی خۆمانە ئەتر ئەوتی ئەو سارە ئاتڵە بزانین چیە ڕۆم لەگەڵ قلێترە ئەوە کە ڕۆیوە دیار نییە نە جەنازەکەیمان دۆزین نەخۆی بەڵێ ئەوش میوزامە ئەتر ئەو ڕۆیوە تایسە دیارنی دەستیان ئاوە بەساوە لەدا و سەریان بڕی بجیانشت تر هیچم لێدی بەخوا برایەت نانە بەس دووسێ چەخۆیان لە لێدا دووسێ چەخۆ سەریان بڕی بووتەوە نەبەخواڵن دەعاش بوو نەوەڵای کەشمان لەگە خوا بزای کەسانی. وێرای دۆزینەوەی تەرمی عەلی لە ئاساتی بێسەر و شوێنبوونی ئارامەوە کە سوکارەکەی بە دوایدا دەگەڕێن بەڵام نەدۆزرایەوە. خۆمانین حکومەت نهاتووە خۆمان گەڕاوین شورتە لە قیر نەپەڕیوەتەوە وەکو پەڕینەوە هاوکاریمانیان کردووە یانی وتیان چی بڵێن لە خزمەتانە لێسە عەرەبانە گیراون لە کەرکووک هاوکاری کراوین بەڵام ئەوە نییە کە لەگەڵ تابێ بگەڕێ ئێمە خۆمان گەڕاین برا و خاڵۆ و کەسی کوژراوەکە گەڕاوە. لەسەر ئەو ڕووداوەی لە سنووری کەرکووک ڕوویدا پۆلیسی کەرکووک دەستی بە لێکۆڵینەوەی ورد کردووە. هیچ لایەنێکیش ڕووداوەکەی نەخستووەتە ئەستۆی خۆی. ئەمانەش لە کاتێکدایە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک ڕایگەیاند لا گەڕان و پشکنینێکدا توانویانە چەندین مۆڵگەی چەکدارانی داعش لە سنووری کەرکووک بدۆزنەوە. کوژراوەکە و ئەو کەسەش کە بێسەر و شوێنن خەڵکی شاری کەرکووکن بەڵام گۆڕستانی وەسمان غەزال لە قەزای چەمچەماڵ بوو بە دوام مەزاڵگەی پێشمەرگە کوژراوەکەی کەرکووک. چیرۆکی تراژیدیای دوای ڕووداوی کوشتنی عەلی و بێسەر و شوێنبوونی ئارام هەر ئەو ڕووداوە نییە کە ڕوویداوە بەڵکو دوای خۆیان عەلی 5 منداڵی بەجێ هێشتووە و ئارامیش بە هەمان شێوە کە بێسەر و شوێنە باوکی 5 منداڵە. ئاسو ئەحمەد کورسات نیوز قەزای چەمچەماڵ.